چاودێرانی سیاسی بوونی یەکڕیزی و یەکدەنگی کورد لەسەر ئاستی عێراق و بەغدا بە فاکتەرێکی در دەزانن لە بەرامبەر ئەو پێشهاتانەی لەمڕۆی عێراقدا ڕوودەدەن. یەکڕیزی و یەکدەنگی و هەڵبژاردننی مێزی گفتوگۆ دەرفەتی زیاترن، بە تایبەت دەستوور بکرێتە بنەمای چارەسەرکردنی کێشەکان، چونکە لە ڕێگەی دەستوورەوە مافە بەدی نەهاتووەکان بەدی دێت. ئێمە وەکو کوردستان، وەکو هەرێمی کوردستان، هەنگاوێکی باش بوو سەرۆکایەتی هەرێم لەگەڵ فراکسیۆنە جاجاکانی پەرلەمانی عێراقی کۆبوونەوەی کرد بۆ بەرچاوڕوونی بۆ ئەوەی کورد بە یەک تیم لە تەشکیلی ئەم حکوومەتە کە هەرچەنە حکوومەتێکە بۆ ماوەیەکی کاتی بۆ ئەوەی زەمینە بڕەخسێنێ تاکو هەڵبژاردنێکی پێشوەختە بکە. دوای دەست لە کاتکێشانەی عادل عەبدولمادی و هەروەها ڕاستپاردنی بەڕێز عەلایی بۆ پێکهێنانی کابینەیەکی نوێی حکوومەت، طبعاً ئەم کابینە نوێیە کە پێکێت کابینەیەکی کاتیە بێ بۆ ماوەی 6 مانگ تا ساڵێک، ئەویش بۆ پرسی هەڵبژاردننی پێشوەختە زیاتر. بابەتێک هاتوۆتە ئاراو لە ناو هەرێمی کوردستانە کەوا یەکڕیزی لایەنە سیاسیەکانی کوردستانە بۆ ئەوەی لەم کابینە نوێیە بتوانن ئەو مافانەی کە هەیەە بەدەستی بێنن. بەڕای شارەزایانی سیاسی کێشەکانی ئەم قۆناغا پێویستی بە دیالۆگ و گفتوگۆی ورد هەیە لە پێناو لە بەرچاوکردنی بەرژەوەندیە باڵاکان، چونکە دۆخی ئەمڕۆی هەرێمی کوردستان و عێراق پێویستی بە یەکدەنگی نێوان لایەنەکان هەیە بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی و بەدەستهێنانی مافەکانیان. باشترین بژاردە ئەوەیە ئێمە وەکو پێکهاتەکانی هەرێمی کوردستان، وەکو ئەوانەی کە لە فەزای سیاسی لە هەرێمی کوردستان و لە عێراقا بەشدارین، پێکەوە دابنیشین بەرچاومان ڕوون بێ خواستەکانی گەلی کورد و بە تایبەتی لە سەرو هەمویانەوە مەسەلەی دەستگرتن بە دەستورەوە، چونکە تاکەزامن کە کوردستان و عێلاقەی کوردستان لەگەڵ دەسەڵاتی ناوەندا ئەبەستێتەوە دەستورە. ئەم یەکگرتنە نەک لەم قۆناغیەوە لە هەموو قۆناغێکا گرنگە، یعنی هەتا بڕۆ لە شاخوەرە لە بەرەی کوردستانی کاتێک یەکدەنگ بوون ڕاپەڕین کراو ئەم ئەزمونەی لێکەوتەوە، هەروەها دوای 2003 یەکدەنگ بووین سەیرەکەین لە دەستورە یەک دنیا مافی باش بۆ کورد هەیە چەسپیوە لە دەستورە، و لە کابینەکانی ڕابردووشە هەر کاتێک یەکدەنگ بوو بێتین توانیمانە زۆرترین دەستکەوت کۆکەینەوە. وەک چاودێرانی سیاسی ڕوونی دەکەنەوە تاکە ڕێگا بۆ باشبوونی پەیوەندیەکانی هەرێم و ناوان دروستکردنی متمانە و پشبەستنا بە بنەماکانی دەستور بۆ زیاتر خزمەتکردنی خەڵکی و بەدەستهێنانی مافەکانیان، ئەویش دەبێت لەسەر بنەمای بەرژەوەندی گشتی و تێپەڕاندنی قەیرانەکان بێت. هێژین لەتیف، گەلی کوردستان، سلێمانی.